هەرێمی کوردستان لە یادی 30 ساڵەی دەسەڵاتی خۆبەڕێوەبەری نزیک دەبێتەوە، بەڵام لەو ماوە زێڕینەدا پارتە دەسەڵاتدارەکانی نەتوانیان بنەماکانی دەوڵەتداری دابمەزرێنن بۆ دامەزراوەیکردنی ژیانی کوردەواری و نەتوانیان سامان و داهاتی ئەفسانەی کوردستان بۆ خۆشگوزەرانی خەڵکەکەی بەکار بێن و نەتوانیان خۆیان لە لیستە ڕەشەکانی پێشێلکاری مافەکانی مرۆڤ بپارێزن. زۆربەی وڵاتانی جیهان لە دوای خاپوورکرانیان لە ژێر خۆڵەمێشی جەنگەوە ڕاست بوونەوە و خۆیان گەیاندە ڕیزی پێشەوەی پێشکەوتن بە مەرجێک زۆربیان بێبەشن لەو بنەما ئابووری و مرۆیانەی کاگەلی کوردستان هەیەتی. ئەگەر هەندێ نەبوونی قەوارە دەکەنە بیانووی دواکەوتووی، ئەوە تەنیا پاساوێکی بێبنەمایە و لەو ماوەیەدا هەرێمی کوردستان لەلایەن کۆمەڵی نێودەوڵەتیەوە پارێزراوە. ئەوە کارنامەی پڕ لە هەڵە و گەندەڵی هەمەلایانی دەسەڵاتدارانیەتی گەیاندوێتێ ئەم قۆناغە پڕ لە قەیرانە. بۆیە دەبینین ئەو قەیرانانەی کە لە ساڵی یەکەمی حکومەتی هەرێمدا هەبوون بە پێی پانۆرامای دوور و درێژی 30 ساڵی ڕابردوو گەورەتر بوون و بێچارەسەر بە داهاتوو سپێردراون. هەموو هۆکارەکانیش بە دەوری ناشەفافی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ئەو دەسەڵاتەدا دەسوڕێتەوە. لە ساڵی ڕابردوودا سەرەڕای بەرزبوونەوەی داهاتی نەوت و گاز لە کوردستاندا، بەڵام داهاتی ئەو کەرتە هەروەکو جاران بە ناشەفافی ماوەتەوە. ئەگەر مانگانە لە بەغداوە بەشە بودجەی هەرێم نەگاتە هەولێر، موچەی خانەنشینان و بگرە فەرمانبەرانی کەرتەکانی تریش دوا دەخرێت. بەوەش دڵەڕاوکە و ترس دەکەوێتە ناو کۆمەڵگە و بەرەنجامی ئەوەش قەیران و شڵەژان دەخاتە ناو بازاڕەکانی کوردستانەوە. دادگاکانی کوردستان پڕن لەو کێشە کۆمەڵایەتیانەی کە بەهۆی گاڵتەکردن بە بژێوی هاوڵاتیانەوە ڕوودەدەن. ئەوە لە کاتێکدا داهاتی نەوتی هەرێم سەر سوڕهێنەرە و هەموو پسپۆڕانی ئەو بوارە ئاماژەی پێدەدەن. ئەگەر نەبوونی داهاتیش ڕاست بێت، دەتوانن لە بانکە ئەهلیەکانی پارتەکان و کەسایەتیەکانی دەسەڵات قەرز بکەن و بە هاتنی داهاتی ناوەند بیاندنەوە. هەروەکو پێشتر داهاتی نەخۆشخانەوە بەرهێنانی دەیان کۆمپانیای ئەهلیان خەرج کرد و تا ئێستاشی لەگەڵدا بێت بەشێکی نەدراوەتەوە، کەواتە ئەوەی لە بانکەکانی خۆیاندایە لە هیچ ڕۆژێکی ڕەشدا نابێتە پشتیوانی چارەسەری بەژمەی نەتی گەلی کوردستان. لە ساڵی ڕابردوودا لە بریەوەی داهاتی ئەفسانەی هەرێم بۆ چارەسەری کێشەی چین و توێژەکان بەکاربێنرێت، دیتمان لە وەڵامی خواستی ڕەوای خوێندکاراندا چۆن پەلاماری خۆپیشاندانی ئاشتیانە و پەناگیری ئەو چینەیاندایەوە، بەدەیانیان بریندار و بەسەدانیان گرتن، لە کاتێکدا داخوازیەکانیان زۆر کەم و سنوورداریشە، کاچی سیر لەوەدا حزبی خاوەن گەنجینەی پڕ لە بری حکومەتی گەنجینە خاڵیکرا و بەڵێنی بەخشین و دڵ ئاوایی بەو چینە دەدات. دۆسەیەکی دیکەش کە چەندین ساڵە بەکراوەی ماوەتەوە پێشێلکاری مافەکانی مرۆڤە کە کار گەیشتووەتە ئەوەی لەسەر تویت و نووسینی سۆشیال میدیا بەدەیان هاوڵاتی دەگیرێن و بە چەندین ساڵی زیندانیش سزا دەدرێن. لەم گۆشە نیگایەوە ئەزموونی مێژوو پێمان دەڵێت هەموو ئەوانە نیشانی بەردەوامی قەیرانێکە، جگە لە خلیسکان و هەڵدێری حەتمی ئەنجامێکی تری نابێت.